من لە سنووری بەحرکەم لە سنووری پارێزگای هەولێر باشە بڕیارە وایە پاشکەمێکی دیکە ئەو وەفدەی کە ڕێکخراوی فاو ماوەی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی گرینجیان ئەنجام داوە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان جا ئەمڕۆ دەیانەوێت لێرە چەڵگەیەک بەسەر بکەنەوە کە لای خۆیانەوە سیستەمێکەیە لە ڕێکخراوی فاو بۆ بابەتی ئاودێری و هەروەها بەرەمهێنانی ئەو لایەنە کوشت و کاڵیانەی کە جوتیارانی هەرێمی کوردستان دای دەچێنن ساڵانە دەمەوێت میوانەکەم زیاتر زانیاریتان پێ بداتن و بەوە بە بینەران بۆی بزانم ئەو چۆلگەیە بۆچی نمونەیەوە ئەو سیستەمەی لەو چۆلگەیە بەکار هاتووە و ئەو جوتیارانە چۆن بەکاریان هێناوە بە شێوەیەکە لە داهاتوودا چۆن دەتوانرێت جوتیارانی دیکەی هەرێمی کوردستانی سوود لەو سیستەمە وەربگرن کاکیوا لەگەڵم دەبێ هیوالی وتەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵم دەبێ کاکی واستاو دەبێ پێم بڵێ بۆچی ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە تەنها لەسەر ئەو چەڵگەیە تاقی کراوەتەوە و جوتیارانی دیکە چۆن دەتوانن سوود لەو بەرهەم وەربگرن یاخود لەو سیستەمە وەربگرن و سوودی ئەو سیستەمەش چییە؟ بەخێر بێن دیارە خێرابوونی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهان و پێویستی ئاو بۆ کشت و کاڵ بۆ ئاسایشی خۆراک بۆ ئاسایشی ئاوە هاوڵاتیان وا دەکات کە بەردەوام سیستەمی تازە و کە داهێنانی تازە بکرێت بۆی کەوا چۆن دەست بگرین بە ئاو چۆن خۆمان بگوزین لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕێکخراوی فاو یەکێکە لە ڕێکخراوە هەرە کاریگەری و جیهانیەکان لە بواری کشت و کاڵ و خۆراک و ئاسایشی ئاو کە گرنگی دەدات بە مەسلەی ڕوبەڕبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بە پارێزگاریکردنی زەوی لە دۆخی بە بیابان بوون ئەوڕۆ لێرە پایلۆت پرۆژێکە یاخود سامپڵێکە کە چەند ڕۆژێکە بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی فاو لە ڕۆماوە هاتوون لەگەڵ جێگیری بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی فاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیاوە مدیرعامی ڕێکخراوی فاو لە عێراق و کۆمەڵێک کەسی تەکنیکی و ڕایشکار لەگەریان بە هاوکاری تیمەکانی وەزارەت ئەمڕۆ لێرە لە هەولێرن پرۆژەیەک یاخود پایلۆت پرۆژەیەک سامپڵێک بەسەر دەکەنەوە کە بریتە لە پرۆژەی واپۆر کە ئەو واپۆرە تەجروبەیەکە لە دنیا لە ڕێگەی هەستکردن و بەدواداچوونی مانجی دەستکرد بەو شێوازە بەکاردەیەکە ئەو سامپڵە بۆ ئەوەیەکە چاودێری بەکارهێنانی ئاو چاودێری کوالەتی زەوی و شێوازی بەرەمێنان دەکا لە ڕێگەی مانجی دەستکردەوە وا دەکاتکەوە کەمترین ئاو بە خەسار بچێت یاخود کەمترین ئاو بەکاربێ بۆ بەرەمێنانی کشتتوکاڵی بۆ نەتایج دەداتن واپۆر پرۆژەیەکی مانجی یاخود ئەقماری سنایی دەستکردە تەکنۆلۆژیای زیرەک هەستکردن پێدا بەکاردێتن سامپڵێکە کە جوتیارێکی نمونەی لە هەولێر لێرە خۆی تەرخان کردووە بۆ ئەوەیکەوە لەسەر زەویەکەی لە ڕێگەی ڕێکخراوی فاو بە هەمانجی تیمە تەکنیکیەکانی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی پلاندانان چەند دامەزراویشتر کە ڕاهێنراون کادیرەکان ڕاهێنانیان پێکراوە بۆی کەوا بزانین ئەو پرۆژەیە لە ئەرزی واقع لە هەرێمی کوردستان کە لە عێراقیش وێنەیشتر هاوشێوە هەیە لە هەمووی عێراق ئەمە دووەمین پرۆژەیەک لە عێراقیەکیشیان لە هەرێمی کوردستانە وەکو سامپڵ تەجروبە دەکرێت کە ئایا شێوازی بەکارهێنانی زەویەکە شێوازی چاودێریکردن و شێوازی بەکارهێنانی ئاو و دەستگرتن بە ئاو وە کوالەتی خاک و کوالەتی بەرەمێنانەکەی تەجروبەیەکە لە سەرکەوتنی ئەم تەجروبەیە دەگوازرێتەوە بۆ جوتیارانی تری هەرێمی کوردستان بۆ شار و شارۆچکەکانی تر بەڵام بەگشتی ئەم ئەزمونەیە کە لە جیهاندا تەجروبە کراوە زیاتر لە 3000 جوتیار تا ئێستا لە سواسەوەی نەخشەی واپۆر لە جیهاندا کە خۆناغی دووەمی واپۆرە سەرکەوتنیان بەدەستێناوە بۆ ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ پاڵپشتی یاخود پابندێتی خۆمان بۆ هەموو جۆرە هەوڵێکی ڕێکخراونە دەوڵەتیەکان یاخود ناوخۆی دەردەبڕین کە شێوازی کشت و کاڵی زیرەک بێنێتەکایەوە کە یارمەتیمامدا بۆ دەستگرتن بە ئاو کوالەتی زەویمان و پارێزگاریکردن لە پێگەی ئاسایشی خۆراکی خۆمان لە هەرێمی کوردستان دەستەکانت خۆش بکاتەوە دەست خۆش بێ بەڵێ ئەوەی جێبیست بوون ئەمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو پرۆژەیە کە لەلایەن یاخود ئەو سیستەمەی کە لەلایەن ڕێکخراوی فاوەوە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان لەلایەن جوتیارێکی هەرێمی کوردستانەوە تاقی کراوەتەوە جا بڕیار وایە پاشکەمێکی دیکە هەریکە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ ڕێکخراوی فاو کە ماوەکوت پێشتریش باسم کرد ماوەی چەند ڕۆژێکە لێرن سەردانی ئەو چەڵگەیە دەکەن ئەو زەویە بەسەر دەکەنەوە بۆی بزانن ئەو سیستەمەی کە ئەو جوتیارە بەکاری هێناوە تاسن سەرکەوتوو بووە لە هەرێمی کوردستان